ئەم کاتتان باش ئێمە تیمی ئایتی زانکۆی نۆڵج پێمان خۆش بوو ئاشناتان بکەین بە هەندێک زانیاری لەسەر دروستکردنی جیمێل و وەڵامدانەوەی فۆرمی زانیاری قوتابی. وەکو ئاگدارن لە سەرەتای مانگی ساڵی 2020 پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی زانکۆ دەستی پێکردووە. ئەم پرۆسەیەش پێک هاتووە لە ئامادەکردنی جیمێل لەلایەن قوتابیەکان و بۆ ئەوەی کە قوتابی خۆشەویستەکان لە ڕێگای ئەم جیمێلانەوە بتوانن هەندێک لە لاپەڕەی تایبەتی زانکۆ لە بەردەستیان هەبێت و بەشدار بن لە سیستەمی ئەلکترۆنی زانکۆ. هەر بۆ ئەمە بەستەش تیمی ئایتی زانکۆ هەڵسا بە ئامادەکردنی پرۆسەی جیمێل دروستکردن لە لابەکانی زانکۆ بۆ قوتابیان. هەر بە هاوکاری تیمی ئایتی زانکۆ ڕێژەیەکی زۆر قوتابی جیمێلی تایبەت بە زانکۆیان دروست کرد. ڕێنمایی سەرەکی دروستکردنی جیمێل کە دەوێتە کلیلی سەرەکی پەیوەندی قوتابی لەگەڵ ڕاژەکانی ناو زانکۆ. ئەم ڕێنمایانەش لە لاپەڕەیەکی سەرەکی DSTA Director of Student Affairs بڵاو کراوەتەوە و ڕێنمایەکان بە 3 زمان تێدا بەردەستە: کوردی، عەرەبی، ئینگلیزی. هۆکاری سەرەکی دروستکردنی ئەم جیمێلە ئەوەیە کە سیستەمی زانکۆ بە شێوەیەکی فەرمی پەیوەندی لەگەڵ قوتابیەکانی هەبێت و دڵنیا ببێتەوە کە هەر قوتابێک ئەم جیمێڵەی هەیە بە پێ ڕێنمایەکان ئەوە قوتابی زانکۆیە و لە سیستەمی ئێمە تۆمارکراو دەبێت. لە ڕێنمایەکان دەردەکەوێت ئەمە بە 2 هەنگاو دەکرێت: هەنگاوی یەکەم دروستکردنی جیمێلە و هەنگاوی دووەمیش وەڵامدانەوەی فۆرمی زانیاری قوتابیە. لە کاتی وەڵامدانەوەی فۆرمی زانیاری قوتابی جیمێلی خۆتان بە ئێمە ڕادەگەیەنن. ئەو زانیاریانە کە ئێوە دەیدەن بە ئێمە لە ڕێگەی فۆرمی زانیاری قوتابی دەبێتە بەردی بناغەی دروستکردنی بەڵگەنامە و شەهادەی قوتابیان کە لە کۆتایی خوێندن لە زانکۆ بەکاردێت. ناو داتاکان دەبێت فەرمی بێت و بە پێچەوانەوە لە ناڕاستی و نافەرمی زانیارەکان سزا دەدرێن. تکایە با زانیارەکان دروست و فەرمی بن. بۆ زیاتر ئاشنابوون بە پرۆسەکە ئێستا جیمێلێک دروست دەکەین و فۆرمێکی زانیاری قوتابیش وەڵام دەدەینەوە.